بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. ئەم وتاری پێنجەم و کۆتاییمان دوو تەوەر دەگرێتە خۆی. تەوەری نۆیەم چەند هەڵە و نەخۆشیەکی بەشێک لە بانگەوازکاران. بە خێرایی وەکو سەردێڕ بەسەریاندا دەڕۆم، یارە بانگەوازکاران ئەوانش کە خەڵی بۆ لای خوا بانگ دەکەن ئیش مرۆڤن، معەڕەزن بۆی تووشی کەم و کوڕی کورچ و کاڵی ببن، تووشی نەخۆشی و بێهێزی ببن و لە هەندێشەدا نەی پێکن. جا من بیست لەو کەم و کوڕیانەم دیاری کردووە کە ژمارەیەک بەشێک لە بانگەوازکاران ئەو بۆی من ناڵە بانگخواز، چونکە وشەی بانگخوازم زۆر پێی ڕاست نییە. بانگەوازکار کەسێک کە کاری بانگەواز دەکات، ئەمما بانگخواز وەکو بڵێ بانگی دەخوازێ، یعنی بەهەرحاڵە من ئەو شێ بۆیەوە بەکاردێنم. بانگەوازکاران یەکەم لەو کەم و کوڕیانەی کە بەشێ لە بانگەوازکاران تووشی دەبن بریتیە لە بێهێزی لە ڕووی ئیمان و تەقوا و تەزکیە و ڕەوشت و ئاکارەوە، کە لە ئەنجامی ئەوەشدا بە حەقەت بۆی کردمە بە نەخۆشی و بە خاڵی یەکەم. ئەمە دوایی بە باری نەرێنیدا دەشتێتەوە بەسەر هەموو خاڵەکانی دیکەدا. ئینسان لە ئاو لەسەر چاوەوە کە لێڵ بوو لە هەمووی لێڵ دەبێ و شتێکە لە بناغەوە لار بوو بەخوا هەر لار دەڕوا. بۆیە دەبێت لە خۆمان وریابین کە وەکو پێشتر باسمان کرد، خاوەنی ئیمانێکی محکەم و تەقوایەکی باش، تەزکیەکی باش، ڕەوشتێکی بەرز و جوان بین. ئیدێ شتەکانی کە ئینشاڵڵا هەموو ئەگە بناغەکەمان محکەم دانا شتەکانی هەموو باش دەبن. دووەم، بێهێزی لە ڕووی علمی و فیکری و هۆشیاری سیاسی و کۆمەڵاتیەوە. ئەنی شتێکی عەجایبە کەسێک بێوێ خەڵک لە خوا نزیک بخاتەوە، بەڵام بۆ خۆی شارەزانە بێ، یا لە ڕووی فیکریەوە مەسەن دواکەوتوو بێ، یا لە ڕووی هۆشیاری سیاسیەوە بە ئاسانی فێڵی لێ بکرێ، لە ڕووی هۆشیاری کۆمەڵایەتیەوە نەزانێ ئەو قەومە چۆنە، ئەو عەشرەتە چۆنە، ئەو خەڵکانە کە قسەیان بۆ دەکا پاشخانی فیکریان، پاشخانی کۆمەڵایەتیان، ڕابردوویان چۆنە. من کردومە بە عادەت بچم بۆ هەر شوێنێک دەپرسم ئەو خەڵکە چێن، چۆنن، کاتی خۆی لەگەڵ چێ بوون، چیان کردووە، بەڵکو گەر بگونجێ ئینسان بزانێ لە ڕووی جوغرافی منتیقەکەیان، لە ڕووی سیاسی مێژووییان بزانێ، چونکە بەتەکیت ڕابردووی خەڵک تەسیری لەسەر ئێستایان هەیە، هەروکو ئێستاشیان تەسیر دەبێت لەسەر داهاتوویان. لەو بارەوە قسەیەک هەیە، قسەیەکی جوانە، دەڵێ قەسەمە ظەهر الدین ڕەجولان عالم متهتك وجاهل متنسك. دوو کەس پشتی دین دەشتێنن، زانایەکی بێبەندوبار و نەزانێکی دیندار. زانای بێبەندوبار کە علمی هەیە بەڵام بە زانیاریەکەی ڕەفتار ناکات و ئەهلی تەقوانیە، بۆ خوا سوڵحاو نییە. خەڵک کە تەماشای ئەو دەکەن دەڵێن ئەوە عالمەکەتە دینیشی لەبەرچاو دەکەوێت. و کەسێکی کە نەزانە و بەڵام دیندارە، دینداری بە نەزانیش بە تەکید ئەویش خەڵکێک تەماشای کە ئەوی بەهۆی نەزانیەکەیەوە تووشی غەڵەت و پەڵەت دەبێ و خەڵکیش لەسەر دینی حساب دەکات. نەخۆشی سێم کەوتنە ژێر کاریگەری واقعی لار و ناشەرعی، چ کۆمەڵگا و چ نەرێتە نەفامیەکانی کۆمەلگا یاخود دەسەڵات و لادان و تاوانەکانی دەسەڵات. لە حاڵەدا کە خوا دەفەرمێ وەلا تەرکەنوا إلى الذين ظلموا فتمسكم النار. جا ئەم تعبیرەی خوا سبحانه وتعالى زۆر کەس وا دەزانێ بەس بۆ قیامەتە، بەڵام لە ڕاستی بۆ دنیا شەروایە. لە دنیاشدا زۆر کەسمان بینیوە ئەوەی لەگەڵ زاڵمدا بەڕێدا بڕوا، هەر لە دنیاشدا بە ئاگری زاڵمەکە دەسووتێ، هەر لەگەڵیدا دەسووتێ، تووشی عیبە دێ و باژی زۆڵمەکەی ئەویش دەدا و دەبێتە فاسقی مەحڕوم، دەبێتە نەخواردووی لە سمێڵان مەیوو. بۆیە بانگەوازکار دەبێ وریابێ نەکەوتە ژێر کاریگەری کۆمەلگا و نەرێتە نەفامیەکانی یاخود دەسەڵات و لادان و تاوانەکانی. چوارەم، نادیدەگرتنی واقعی ئێستای کۆمەلگا و ژیان لە مێژوودا. پێشتری باسم کرد ئەم ئاەتە مامۆستایان و برایان
لە دوو ئاەت لە سوورەتی ئەلبەقەرەدا هاتووە وەک یەک دووبارە بۆتەوە تلك أمة قد خلت لها ما كسبت ولكم ما كسبتم ولا تسألون عما كانوا يعملون. خوا باسی ئەهلی کتاب دەکات جوولەکە نەسرانیەکان بە تایبەتی جوولەکەکان دوایی دەفەرمی ئەوانە کۆمەڵێک بوون ڕابردوون ئەوەی کە وەدەستیان هێنابێ هی خۆیانە ئێوەش چی وەدەستی بێن هی خۆتانن و ئێوە لەبارەی ئەوە کە ئەوان دەیان کرد لێتان ناپرسرێتەوە. ئێمە دەبێ وریابین مێژوو بۆ ئەوە باشە دەرسی لێوەربگرین پەندی لێوەربگرین بەڵام مێژوونی هینە بۆ ئێرە یاخۆ بۆ خۆمان نەچینەوە بۆ مێژوو غەڵەتە. دەبێ مێژوو هەڵوەسەی لەبەر بکەین مێژوو خۆمان بخوێنینەوە شارەزای بین بەڵام بۆی دەرس و پەندی لێوەربگرین نەک مێژوو لە خۆماندا دووبارە بکەین یا خۆمان لە مێژوودا دووبارە بکەینەوە مێژوو بێن بۆ یا خۆ بچین و بۆ خۆمان بچین و بۆوێ هەردوو لای غەڵەتە. پێنجەم بێهێزی لە بەرامبەر ترس و تەماع و ئارەزوو فێڵ و پیلانی ناحەزاندا زۆرم پێ ناخۆشە کە دەبیستم مامۆستایەک یا بانگەوازکارێک یا کەسێکە لەسەر ئیسلام حسابە بە شێوەیەک لە شێوەکان ئەگەر خوشکە ئەگەر برایە لە بەهۆی ترسەوە حەقێک ناڵێ یاخود ناحەقێک دەڵێ یا لا دەدا یا بەهۆی تەماعێکەوە یا بەهۆی ئارەزوویەکەوە لە بەرامبەر پشوەبای شەهوەتێکدا شوبهەیەکدا دەلەقێ یاخود فێڵی لێ دەکرێ. من لە وڵاتی ئێمەدا کەسانێک هەبوون خاوەن کەسایەتی و ڕێز و حورمەتێکی باش بوون بەڵام دوایی لەلایەنی حیزبە ئالمانیەکانەوە فێڵیان لێ کراوە هەڵ خەڵەتێنراون کەڵاویان لەسەرراوە کراونە پوش و فڕێدراون زۆر حیفە. جا حیفە بەڕاستی ئینسان لە بەرامبەر ترس و تەماع و ئارەزوو ئەوانەدا بێهێز بێ یاخود هێندە سادە و فەقیر حاڵ بێ فێڵی لێ بکرێ و کڵای بندرێت هەسەر بەکار بهێندرێ بۆ شتێک کە پێچەوانەی ئاین و بەرنامەکەی خۆیەتی و دوایش بۆی دەبێت بە مای شەرمەزاری بۆ دنیا و قیامەت. ئەمە زۆر پەرۆشی ئەوانەمە زۆر پەرۆشی و کەسانەمە کە ڕۆژی لە ڕۆژان حورمەت و اعتیبارێکیان بۆ لە پەنای ئیسلامدا دوایی لە پاشکوێتیان بۆ حیزبێکی عەلمانی یاخود خزمەتکردنیان بە کەسانێک کە دژی ئاین و بەرنامەکەی بۆتە پوش و بێنرخ کەوتۆتە گۆڕە خەسارێکمان لێ کەوتووە. شەشەم نەخۆشی شەشەم دەمارگیری و داخراوی لە ڕووی فکر و مەشرەب و مەذهب و هەتا دواییدا ینی شەر نییە هەر لە ڕوویەکەوە هەیە لە ڕووی فیکرەوە داخراوە و دەمارگیرە هەیە لە ڕووی مەشرەبێکی دیاریکراوە هەیە لە ڕووی مەزەبێکەوە لە ڕووی حیزبیەوە هەتا دوایی ئینسان بۆی بکرێ بەڕاستی هەموو دەرگا و پەنجەرەکانی عەقڵی خۆی بکاتەوە. خوا وای فەرمووە خوا دەفەرمێ فەبەشر عیبادی الذین یستەمیعون القول فیتەبعون ئەحسنه أولئك الذين هداهم الله وأولئك هم أولو الألباب. مژدە بدە بەو عەبدانەم بەو بەندانەم کە گوێ بۆ هەموو قسەیەک دەگرن بەڵام دوای شوێن باشترینی دەکەون. ئەوانە کەسانێکن خوا هیدایەتی داون و ئەوان خاوەن عەقڵان. خاوەن عەقڵەوەیە بە عەقڵی خەڵکی خۆی دەوڵەمەندکە. کەی ئینسان دەتوانێت بە دوای باشترین قسە بکەوێ کە گوێ لە قسەی خراپیش بگرێ شارەزای فیکری خراپ و بەرنامە و ڕێژکە و بیردۆزەی ئەملاولاش ببێ ئەگە تۆ شارەزای شەڕ نەبی خێر و شەڕت بۆ لێک جیاناکرێنەوە. عرفت الشر لا لشر لكن لأتقيه من لم يعرف الشر من الناس يقع فيه. حوتم بەکارهێنانی وشە و تعبیری بێنەزاکەت یا ڕەفتاری نالایق و تەشی پێکردن ئەوەش هیچێکە لە نەخۆشی و دەردەکان وەکو گوتم خۆ وشەی ناشیرن هەموو کەس ناشیرنە بەڵام وڵای کەسێک خۆی بە جێگیری پێغەمبەر و عەلەیهی سەڵات وسەلام میراتگیری پێغەمبەر بزانێت لە شوێنی پێغەمبەر بوەستێ لەسەر مینبەرەکەی لە میحرابەکەیدا و قسەی ناڕێ بکە ڕەفتاری ناڕێک و ناشایست بکە لێی ناشیرینترە. وەکو یەکێک لە زانایان دەڵێ الحسنة حسنة وفي بيت النبوة أحسن والسيئة سيئة وفي بيت النبوة أسوأ. چاکە هەر چاکە بەڵام لە بنەماڵەی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام خزمانی و نزیکانی جوانترە. خراپەش هەر خراپە بەڵام لەوان ناشیرینترە. ئەجا بەخوا ئەوەش کە خۆی بەجێگر و میراتگەری پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام زانێ و کاری ئەو بکە کە کاری خەڵک بەرەوخوا بانکردنە ئەویش بە هەمان شێوە. خوای پەروەردگاریش دەفەرمێ وقولوا للناس حسنا
و دەفەرمێ و ئەحسینوا ئین الله یحب المحسنین. هەشتم کات بە پیرۆدان بە قسە و باسی پوچ، یعنی حیفە بۆ هەموو کەس کاتی خۆی بە فیرۆدا، بەڵام بە تایبەتی بۆ کەسانێک کە دەیانێت خەڵک بەرەو خوا بێنن بە تەئکید دەبێ خۆ لە قسەی پوچ و ڕەفتاری پوچ بپارێزن. والذین هم عن اللغو معرضون. نۆیەم بەکارنەهێنانی شێواز و ئامڕازی تازە و هاوچەرخ، ئەمی ژێکی دیکەی لە نەخۆشیەکان، هیچ دیکەی لە کەم و کوڕیەکان، بەعزە کەسێک ناتوانێت خۆی بگۆڕێ. ئەمە زۆر زار دەڵێم کوردواری خۆمان دەڵێن مار هەموو ساڵە چیفێکی دەگۆڕێ. مار ئەوە نەی چیف ڕێدا، خۆ ئینسان گانیە لە کەوڵێکیدا درووا بێ، ئینسان بازار جار چاوبەشتەکانی خۆی دابجێڕێتەوە، ئینسان دەماگیر نەبێ بۆ هیچ شتێک بۆ غەیری وەحی، بەس ئەوەی خوا فەرموویەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی یا کردوویەتی یا دانی پێداهێناوە، ئەوە چییە؟ ئەوی دیکە بە ئینسان هەموو شتێک بە چاوێک تەماشاکە بتوانێ هەڵی سەنجێنێ. یعنی تەماشا بکەن پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە مەسەلەی نرخ لەسەر شت داناندا، نرخی لەسەر شت دانەنا، گوتیان یا رەسوول الله ئەلا تسعر لنا قال إن المسعر هو الله. نرخ دا نرخ وایە، نرخ دانانێ. عومەر خوای ڕازی بێ لە ڕۆژگاری خۆیدا نرخی لەسەر شت دانا. ئیمام مالیک چ دەڵێ؟ ئیمامی ئەهلی مەدینە دەڵێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە ڕۆژگاری خۆیدا ئەوەی کرد کە بۆ ڕۆژگاری ئەو باش بوو، عومەریش ئەوەی کرد کە بۆ ڕۆژگاری ئەو باش بوو. لە ڕۆژگاری پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام بازرگانەکان بە ئینساف بوو، نرخی زیادیان لەسەر شت دانەدەنا، بە نرخی خۆی دەیانفرۆشت، قۆڵی خەڵکیان نەدەبڕی. لە سەردەمی عومەردا خوای ڕازی بێ بازرگانی فێڵباز و ساختەچی و قۆڵبڕ پەیدا بوون، بۆیە دەسەڵاتی شەرعی بە چاکی زانی نرخ لەسەر شتەکان دابنێ بۆی خۆڵی خەڵک نەبڕدرێ. مەبەستم ئەوەیە کە ئەتۆ نابێ هەر لە کەوڵێک دابی هەر بە شێوەیەک بیر بکەیەوە کە دنیاکە دەگۆڕ، توش دەبێ خۆت بگۆڕی، شێوەی بەرخوردە لەگەڵ دنیاکەدا بگۆڕی. محەممەدی کوڕی حەسەنی شەیبانی لەگەڵ ئەبوو یوسف دوو قوتابی بەرجەستەی ئەبوو حەنیفەن، دەڵێن لە نیوەی هەندێک دەڵێن لە یەک لە سەرسێ مەزەبەکەیدا ڕەیان لەوی جیا بووە، جا دەڵێ اختلاف وقت عصر وزمان وليس اختلاف حجة وبرهان. زمانەکەت لە سەردەمی ئەبوو یوسف و محەممەددا گۆڕا، دوای ئەبوو حەنیفە زمان گۆڕا، بۆی ئەوانیش هەندێک لە فتواکانیان گۆڕین. فتوا ئەگەنا حکمی شەرعی لەجێ خۆیەتی، بەڵام فتوا دەگۆڕدرێ. پێشتریش ئەم ئایەتە مبارەکەم خوێندەوە کە دەفەرمی وما أرسلنا من رسول إلا بلسان قومه ليبين لهم. هیچ پێغەمبەرێکمان نەناردوو مەگەر بە زمانی قەومەکەی تاکو بۆیان ڕوون کاتەوە. زمان تەنیا مەبەست پێ لغەت نییە، ینی بەڵکو ینی بە شێوازی ئەوان، بە ئامرازی ئەوان، بەو شێوەیە ئەوان چاکتر لێی تێدەگەن بەو شێوە بیان دوێنێ. نەخۆشی دەیەم نەشارەزایی لە چاک خوێندنەوەی قورئان و کۆڵەواری لە زانستە شەرعیەکاندا. حەقیقەت شتێکی زۆر ناڕێکە بۆ کەسێک کە بانگی خەڵک دەکات بۆ لای خوا، بەڵام نەتوانێت فەرمایشتەکەی خوا بەڕێکی بخوێنێتەوە و شارەزای زانستە شەرعیەکان نەبێ. جا ئەگەر قورئانە تەفسیرە، ئەگەر فەرمایشتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام، ئەگەر ئوسولی فیقها دەبێت سەردەرێکیان لێ بکات. یازدەیەم گرنگی و بایەخی پێویست نەدان بە مزگەوت و دەرس و دەور و وتار و قەدر نەزانینی پێشەوایەتی ئیمامەت، و ئەوە کە خەڵک بۆ لای خوا بانگ دەکات چ مەقامێک چ پایەکی هەیە، ئینسان دەبێت قەدری ئەوە بزانێ. خوای پەروەردگار وەصفی عیباد الرەحمان دەکا وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا، دوا صفەتیان دەڵێن چی؟ وجعلنا للمتقين إماما. هەڵبەتە مەبەستی تەنیا ئیمامەتی نوێژ نییە، بەڵام ئیمامەتی نوێژیش بەشێکە لەو ئیمامەت و پێشەوایەتی کە عیباد الرەحمان داوا لە خوا دەکەن پێیان ببەخشێ. نەخۆشی و کەموکوڕی دوانزدەیەم هەندێک لە بانگەوازکاران بێ هەڵوێستی لە بەرامبەر تەوژم و کار و پرۆژەی ئیسلامی و پاکسازی و چاکسازی تێداکردنی کۆمەڵگادا. ئیندا گونجێ کەسێک خەڵک بۆ لای خوا بانکا، بەڵام بەرامبەر بە تەوژمی ئیسلامی بێ هەڵوێز بێ، بەرامبەر بە کۆمەلگا بێ هەڵوێز بێ کە حکمی چی پاشایەکە و چێت چ دەکا و چێت چ ناکە، ناگونجێ. خوای پەروەردگار دەفەرمێ وەلتەکن منکم ئومەة يدعون إلى الخير ويأمرون بالمعروف وينهون عن المنكر وأولئك هم المفلحون. دەبێ ئاوا بن، بانگەواز بکەن بۆ چاکە، فەرمان بە پەسەند کەن، ڕێگری ناپەسەند کەن و هەر ئەوانەش سەرفراز. سیانزەیەم نەشارەزایی لە زانستەکانی ڕۆژگار و بێئاگایی لە تەوژمە فیکری و سیاسیەکان. ئەمیش دیسان کەم و کوڕی و نەخۆشیێکی خراپە،
زانایانی ئێمە پێشەوایانی ئێمە هەموو ئەوانەی کە توانیویانە کاریگەریان بێ لەسەر دەوروبەری و کۆمەڵگای خۆیان برا خوشکانی بەڕێزم هەمویان بۆیان وەکو ئەبوو حەسەنی ئەشعەری وەکو ئەبوو حامید غەزالی وەکو ئیبن تەیمیە وەکو ئیبن القەیم وەکو ئیبن الجەوزی و ئەوانی دیکە هەمویان ثقافە و فکر و فەرهەنگی ڕۆژگاری خۆیان باش ئیستیعاب و هەزم کردووە تەماشای کتێبەکانیان کە زۆر چاک دەزانی توانیویانە بچنە قوڵایی و بنجوبناوانی هەموو ئەو فیکرە و سیاست و فیکر و تەوژمە فیکری و سیاسین لە ڕۆژگاری خۆیاندا بوون و توانیویانە کە بەرپەرچیان بدەنەوە و ئیسلامیش بە قووەتەوە تەڕحکەن ئەوانە توانیوانە کاریگەریان بێ. چواردەیەم بێلایەنی لە نێوان تەوژمی ئیسلامی و عەلمانیدا بگرێت لایەن گریکردنی تەوژمی عەلمانی. ئەوش تەمان وەکو گوتم هەندێک لەوانەی کە بە حساب لەسەر بانکردنی خەڵک بۆ لای خوا حسابن ناگوزێتەوە بێلایەن بی لە نێوانی تەوژمی ئیسلامی و عەلمانیدا. زاوا جاری کەس جێڕامەتەوە جارێک مامۆستایەک لە شوێنێک مەلا بوو لە مزگەوتەکەی خۆی دەریان کردبوو هات بۆ لام زۆر خۆی پێ مەزڵوم بوو گوتم چییە مامۆستا وەڵای مامۆستا دەریان کردم لە مزگەوتەکەم دەیگوتم کەفارەتە ئیشاڵڵا و قەی ناکە شتانە هەر دەبن و وتیا وەڵام مامۆستا زۆر زین بە چم پێ ناخۆشە وتم چی وتی وڵات تۆمەتباریان کردم توانە ئیسلامی وتم بەڵێ وتی جا ئەوم زۆر پێ ناخۆشە وەڵامی دەستم لە پشتێدا وتم کاکە بە لە جا خۆدی مەلا هەر نابێ ئیسلامی خۆ نابێ کافری بێ تو ینی پێت ناخۆشە پێت تۆمەتباریان کردووی وڵات تۆ فکرێکە دەوتی وڵای خۆ ڕاستە مامۆستا وتی مەبەستمەوە بوو لە حیزبێکی دانی وتم قەی ناکە لە هیچ حیزبان دانی بەڵام هەر دەبێ ئیسلامی بی هەر لەگەڵ ئیسلام بی ئەی خۆوی لەگەڵ ئیسلام نەبێ لەگەڵ کوفردایە لەگەڵ غەیری ئیسلامدایە. خی پەروەردگار ئەوەی زۆر جوان ڕوون کردوتەوە ئەم نەجعل الذين آمنوا وعملوا الصالحات كالمفسدين في الأرض أم نجعل المتقين كالفجار. ئای ئەوانەی کردەوە باشەکانی ئەنجامدان و ئیمانیان هێو کردەوە باشەکان ئەنجامدان وەکو خراپەکاران و تێکدەران لە زێویدا تەماشایان دەکەین یاخود پارێزکاران وەکو فاجیرەکان تەماشا دەکەین. ئەو قسم بۆ کەسانێکە کە لە بەرجی مەلایەتی و لە بەرجی دینداریدان بەڵام لەگەڵ حیزبێکی عەلمانی جا فەرقیان چییە حیزب بەر حیزبە و جا فەرقیان چییە چۆن فەرقی چیە کاکە وەڵای نوێژکەر و نوێژنەکەر فەرقیان زۆرە جا بە حەقیقەت هێن دەکە حسابات لە خۆی تێک دەدا وەڵا فەرقیان نییە کاکە بۆ فەرقمان هەر بۆ ناومان حیزبە تو دەبێت تەماشای نێوەڕۆکەکەی بکەی خۆ ئەسڵی حیزب بوون غەڵەت نییە تەحەزوب و کۆبوونەوە لەسەر باڵتیل غەڵەتە ئەگە ناخۆ لەسەر حەق کۆبیەوە خی پەروەردگار باسی حیزب وڵای کردو باسی حیزب و شەیطانیی کردووە خۆگە لەسەر فکرەی شەیطانی کۆبیەوە خراپە گەنا لەسەر بەرنامی خوا کۆبیەوە خۆ ئەوە شتێکی مەمدوحە و ستایشە. سیفەتی پانزەیەم نەبوونی هاوکاری و تەبایی و ڕاوێژ بە یەکدیکردن چ جای یەک بەرنامەیی و پێکەوە کارکردن و هەتا دوایی ئەوەش بە حەقەت نوقسانێکی گەورەیە کە لە وەسەتی بانگەوەستکاراندا هەیە لە حاڵەتە کە خوا دەفەرمی واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا ودەفەرمی ولا تنازعوا فتفشلوا وتذهب ريحكم کەچی هاوکاری نەبێت تەبایی نەبێت یعنی من زۆر خەفەت دەخۆم کە وەکو بڵێ ئەم کاری حیزبی زۆر مسلمانان لێکدا دەبڕێ خۆ بەخوا بەبێ تەنزیم و ڕێک و پێچی کار ناکرێ واقع ناگۆڕدرێ ئەوە شتێکە هیچ بەدیلمان بۆی نییە بەڵام دەبێ وریابین بەڕاستی ئەو کاری حیزبێت دامان نەبڕێ لە خەڵک. ئێمە زۆر جار کە تەماشا دەکەین ئەگەر ئاگامان لە خۆ نەبێت دادەبڕێین دەبینە نوخبەیەک و بژاردەیەک و لە کۆبەڵگادا دەبڕێین ئەوە نەخۆشیە کە دەبێت چارەسەر بکرێت. شانزەیەم جیرۆدەبوون بە نەخۆشی لاسەنجیەوە و گەورەکردنی شتی بچووک و بچووکردنەوەی شتی گەورە وەکو بوێنە ڕیش خۆ بۆ خۆتان دەزانم ڕیش بە سونەتی دەزانم و بۆ وێنە دەلینگ هەڵپێشان خۆ من پێم چاکنێ کەس دەلینگی لە عەرزێ بخشێ و یا مەسەلەن کاتی خۆی عەبایان لە زەوی خشاو دەزانەوە پێغەمبەر سەڵ پێی ناخۆش بووە یا مەسەلەن ئافرەتان ئەگەر پێچە بکەن خۆ ئەوە شتێکی باشە بەس ئەگەر نەشیکەن پێ و ملزەم نین بەڵام تۆ بێنی ئەمانە مەسەلەی ڕیش هەبوون و پێچەگرتنەوەی ئافرەتان و پۆشاک شۆڕکردنەوە و یاخود وێنەگرتن ئەوانە لە خەڵک بکەی بەشتی زۆر گەورە بەڵام لە بەرامبەردا نەپرسی ئەرێ باشە ئەم وڵاتە چۆن بەڕێوە دەچێ سیستەمە حوکمڕانیەکەی چییە ئەرێ ئێمە لە کوێی و ئەمڕهم شوڕا بەینەهومین ئەرێ وەضع اقتصادی ئێمە لە کوێی ئەو ئاەتێک کە خوا دەفەرمێ کەی لا یەکونە دوولەتەن بەین الأغنیاء منکم با سەرۆت و سامانتان لە دەستی دەوڵەمەندەکاندا نەبێ چ جای لە دەستی ماڵێک و بنە ماڵەیەکدا نەبێ مامۆستا نابێت پرسیار لەوەش بکەی
ئەتۆ باشە لە حکمی بۆ هەڵکێشان دەپێچیەوە ئەی بۆ لە حکمی من هەڵکێشان ناپێچیەوە لە حکمی خاڵ کوتان دەپێچیەوە ئەی بۆ لە حکمی خەڵک کوتانێ ناپێچیەوە خۆ دەبێت ینی زۆر جاشتی بچوو زۆر گەورە دەکرێت بە ناوی دینەوە شتی زۆر گەورە زۆر بچوو دەکرێتەوە یا هەر نادیدە دەگیرێ کە حەقیقەت ئەوەش نەخۆشیێکی کوشندەیە کە تووشی هەندێک لە ئەهلی عیلم و بانگەوازکاران بووە و دەبێ سیفەتی حەفدەیەم قسەکردنی گشتی بەبێ دیاریکردنی بە ئامان ژیراوان و کات و شوێن بە جۆرێک کە هیچ کەس نەزانێت لەگەڵ چێتە واتە نوختە نەخرێتە سەرپیت هێندێک کەس هەر بەعام هەر قسە دەکا هەڵ قسە دەکا دەبێ وابێ نابێ وابێ ئەی تۆ بڵێ لەگەڵ کوێتە ئەگەر لەگەڵ سعودیەتە لەگەڵ میسرتە لەگەڵ عراقتە لەگەڵ کوێتە لەگەڵ قەومێکتە لە چ کاتێک لە چ شوێنێک دەبێت تەحدید بکرێم جا خەڵک ئیسفادەی لێ دەکات هەژدەیەم بە پێی میزاج و طبع خستنە ڕووی ئیسلام نەک بە گوێرەی تەرازوی شەرع و پێویستی خەڵک و جەماوەر خوا دەفەرمێ بالحق أنزلناه بالحق نزل قورئانمان بە حەقدا بەزاندووە وبالحق أنزلناه وبالحق نزل وكداش بزيو حق تدايا يعني القرآن هم بو خوي حقا هم شوي دا بزانكي هر آياتي هر سورتي لشويني خوي لجي خوي دا يمش دبي وابكين نكبه مزاج و طبعي خومان باسي اسلام كين دبي بزاين دخوش ديني خوا چندي گريني بچي داوا اون دا گريني پي بدين كمتر زياتر نوزديم دو چاربوني زيد الروي وكمتر خمي وكو زور رجبيني وترساندن نعمت كردني خلق للايكوا هەندێکیشیان زۆر شلکردنەوەی دینداری و دڵنیاکردنەوەی خەڵک و بێباکردنیان قەت لە یادم ناچێت لەمە بە لە یادداشتەکانیشدان ڕەنگە نووسیبم لە مزگەوتێک بووم لەم شارە کاتی خۆی لە سەردەمی کە لە پەیمانگای ئیسلامی بووم مامۆستایەک وتاری دەدا بۆ خەڵکەکە وتی خەڵچینە تەمە خەڵکەکەەوە نەبێ زۆر بەدین و تەخوا بوو بێ جاوتی خەڵچینەوە خەریکن خۆ فەوتێنە کاکە و دینداری مسلمانەتی پێ چوونە بەهەشت هێندە بە زەحمەتنی هەروە ئاو بە دوو پیتکان بیگرنە سە بەهەشتێ ینی زۆر بە سەهلی بێ قەزا منشتەکەی هێندە ئەوە نییە میشت دوای تازەش دەگەیشتمێ مامۆستان بردەوە لە کتم زەنای مامۆستا وتی بەڵێ کتم وەڵا وتارێت و بۆ قەومێکە سوتابن بە شەو نوێژ و ڕۆژ و عیبادەت و هەموو پەراسیوان وە دەرکەوت بن تی بەڵێ کتم زەنای مامۆستا ئەوانی ئەوەنی ئەوا بۆیان ئەوە بکەیەوە کە پیان وابێ زۆریش بە زیادەوە دینداریان کردو خۆ نوقسانیان زۆر زۆرە وتی وەڵای خۆڕازێکە ڕەنگە تۆزی تێم پەڕاند بێ حقیقت حدی میانجیگرتن وەسەطگرتن زۆر چاکە لە هەموو شتێکدا و نەخۆشی بیستەم و کۆتایی قسەی باش و کردەوەی خراپ قسەی باش و کردەوەی خراپ نەخۆشیێکی زۆر کوشندەیە کە تووشی بەشێک لە بانگەوازکاران بووە خی پەروەردگار پەناماندا بێمە سەر تەوەری دێم و کۆتایی ئەمیان لە هەمویان کورترە چۆن دەتوانین بانگەوازێکی ڕاست و ڕەسەن بۆ ئیسلام بکەین دیارە لە دوای ئەو نۆتەوەرەی کە ڕابردن وەڵامی و پرسیارە بە حەقیقەت ئاسان بووە بەڵام بۆ زیاتر بەرچاوڕوونی ئێمە لە 12 بڕگەدا هەندێک تیشێک دەخەمە سەر ئەوەی چۆن دەتوانین ئێمە بانگەوازێکی ڕاست و ڕەسەن بۆ ئیسلام بکەین پێشتریش باسم کرد و دووبارەی دەکەینەوە یەکەم شارەزایەکی قوڵ و فراوان لە ئیسلامی بەرجەستە لە قورئان و لە ڕێبازی پێغەمبەری کۆتایی محەممەددا عەلەیهی سەڵات وسەلام خوا دەفەرمێ ومن يطع الله والرسول ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما هر کەسێ فەرمانبەری خوا و پێغەمبەرەکەی بکە سەرکەوتنێکی مەزن سەرکەوتووە بە مراد گەیشتووە بە ئامانج گەیشتووە چۆن بە قسەی خوا دەکەین بەهۆی قورئانەوە چۆن بە قسەی پێغەمبەر دەکەین عەلەیهی سەڵات وسەلام بەهۆی ڕێباز و سونەتەکەیەوە دووەم ئاشنایەکی باش بە واقعی فیکری و سیاسی کۆمەڵایەتی کۆمەلگا و هەلومەرجی سیاسی ناوچەی و جیهانی پێشتریش ئەم ئاەتەمان چەند جارێکێنا قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني وسبحان الله وما أنا من المشركين زۆر جار تێبینی کراوە کەسێ قسەیەکی کردو بە کەڵکی شوێنێک نەهاتوە قسەکە حەق بووە چاک بووە بەڵام بە کەڵکی وێ نەهاتوە ڕەنگە جاری کەس باسم کرد بێ جارێک لە ئۆردوگای زۆرم لێ بە سەسێن کاتی خۆی مامۆستایەک وتاری دەدا ئەو حەدیسەی بۆ خەڵک دەخوێندەوە ئەوەی کە 99 کەسی کوشتووە و چۆتە لای عابیدێک توێتی دەمێت تۆ بکەم توێتی خوارێت خۆش نابێ ئەویشی کوشتووە کردوێتی بەسەط دوای چۆ بۆ لای عالمێک و عالیمەکە بەهەرحاڵ ڕێنمایی کردو توێتی ڕەحمەتی خوا زۆر لە گوناحی تۆ گەورەترە و بچۆ بۆ فڵان شوێن لەوێ خواپەرستی بکە دوایی لە نێوەی ڕێ فریشتە جانی دەشێشن و فریشتەی دۆزەخ و بەهەشت لیان دەبێت بە مشتومڕ نەتیجە دەیپێون بۆ شوێنە نزیکترە کە بۆی دەچێت دەیبەنە بەهەشت جا من لە دڵ خۆمدا گوتم ئێستا چەکداری ڕژێمی وا هەیە
هەر 15 کاروانچی کوشتوون دەڵەوەخوا زارە زۆری ماوە بۆنەوە تونەوەی هەر 15 کوشتوون هەر 20 چلێکم ڕوت کردوێتەوە دوای بە مامۆستاکەم وتم مامۆستاکەی ئەو حەدیسەی ئێرەیە دی چۆن تو مامۆستا ئەم حەدیسەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوە دەرمانە دەرمان چارەسەرە ئەوە غیذا نییە بە کەڵکی هەموو خەڵک بێ ئەوە دەرمانە خۆ ئەوەی پێغەمبەر فەرموویەتی عەلەیهی سەڵات وسەلام هەمووی بە کەڵکی هەموو شوێنێکی نایە هەمووی بۆ هەموو خەڵکی نەفەرمووە بۆ وێنەیەکێک هاتووە بۆ خزمەتی فەرموویەتی ئەوسینی ئامۆژگاریم بکە فەرموویەتی لا تەغضب تووڕە مەبە سێ جارە تووڕە مەبە تۆ دەکرێت هەر کەسێک بێ بەلا بڵێ سەحابەی تووڕە مەبە هیوا هەیە لەوانەیە وای پرسیگا بڵێ کاکە تووڕە بە چونکە زوڵمیشی لێ بکەن ڕەنگە هەر هیچ مێشەی لە ئاو نەکا یا مەسەلەن هیچ کە هاتووە بۆ خزمەتی ئەوسینی فەرموویەتی لەسەر هەر بەرزایەکی ئەڵڵاهو ئەکبەر بکە لە نشێوەکان ئەلحەمدولیلا بکە ئەوە بۆ کەسێک کە بە شوێنی بەرز و نزمدا بڕۆ خۆ هەرچی هاتووی نەسیحەتم کە ئاوای پێ ناڵێ یان یەکی هاتووە بۆ خزمەتی لە صاحیح بوخاری دا وتێتی برایەکەم زگی دەچێت فەرموویەتی هەنجوینی بدەیە ئەتۆ هەرچی زگێشەی بوو دەڵێ هەنجوینی بدەیە خۆگەڕی خۆڵە کوێرەی بێ تازە هەنجوینی بدەی و نەدەیت پێ خەراتر لێ پێی چاک نابێ کەواتە گرنگە کات و شوێنەکە دیاری بکرێ گرنگە ئێمە بزانین چ قسەیەک لە چ شوێنێکدا دەکەین لیکولی مەقامین مەقال ئەوەش کاتێک دەبێ شارەزای واقعەکەمان بین سێم ئیمان و تەقوا و تەزکیەی نەفس و زیکری خوا و پاڕانەوەی بە کوڵ فەذکوڕونی ئەذکوڕکم واشکوروا لی ولا تەکفوڕون زۆر تەکید لەوە دەکەمەوە چونکە وەڵای من پێم وایە ئەگەر چبڕ بۆ خوا ساغ بین بۆ خوای خوا ڕێنماییمان دەکات وەڵاهی تۆ هەموو دەمێ ئەو ئاەت و حەدیثانەت هەموو دەمێ لەبەر چاونین بەڵام دڵەکەت هەموو دەمێ لەگەڵ خۆتە کوردەواری خۆمان دەڵێن عەقڵ لە دایک و بابان چاکترە کە دایک و بابت هەموو دەمێ لەگەڵت نییە بەڵام عەقڵەکەت هەموو لەگەڵ خۆتە ئەم دڵە ئەگەر ئیمانی چاکی تێدا بوو تەقوای تێدا بوو هەموو دەمێ لەگەڵ خۆتە بۆ دەبێت تەقیب لە نوما ڕێت پێشان دەدا دەنا تۆ هەموو دەمێ ئاەت و حەدیثەکان لە بەرنی هەموو دەمێ کتێبەکان لەلانی تەماشایان کەی بەڵام دڵەکەت هەموو دەمێ لەگەڵ خۆتە بۆیە کار لەسەر ئێرە زۆر بکرێ ئەم دڵە بۆ دەبێتە قیبلە نوما حەق و ناحەق ڕاست و چەوت حەڵاڵ و حرامەت زۆر بۆ دیاری دەکات چوارەم پشت بەخوا بەستن و ئیرادە و عەزیمەتێکی مەحکەم و نەلەخشاو ومن يتوكل على الله فهو حسبه وببێ پشت بەخوا بەستن و بەبێ ئیرادە و عەزیمەتێکی مەحکەم لەبەرامبەر ترس و تەماع و هەڕەشە و گوڕەشە و زەخت و فشار و ئەوانەدا ئینسان ناتوانێت خۆ ڕابگرێ خۆ ئەوەی کە خەڵک دەترسێنێت چییە بەخوا دووشتە یان مەرگە یا ڕزقە یان مەرگ و مردنە یا ڕزقە ئیدە خۆ خوایتە لە هەردووکیانی بەدەست خۆی وەگرتووە وما كان لنفس أن تموت إلا بإذن الله كتابا مؤجلا لا إخوائه وما من دابة في الأرض إلا على الله رزقها أيش بدس خواوي أجب راسي إيمانت به رزقه أجل هردو شيء خواي پروردگار بو کسی بجنیشت و بدس خوي وقرتون أو دوشتاشن كخالق ده ترسيانا ده والله نترسنو شي عمر إنسان دريج دكا نأزاتي كرتي دكاتو أزاو ترسنو همو كويك دمرن أما نفرش بيني وبوزان ياريتان للشر ده لبروي هلاتو بيكوتو بشتي كوتو أجا سنجري بجنيش بس سلامت دبو جاري وترسنوچی مردن بۆ ئینسان واوە دێنی پێنجەم لەو هۆکارانەی کە ینی دەتوانین بانگەوازێکی ڕاست و ڕەستەنی بۆ ئیسلام پێ بکەین قورئانکردنە پێوەر و تەرازوی گرنگیدان بە مەسەلەکان بۆ پارێزران لە زێدەڕۆی و کورتهێنان الله الذي أنزل الكتاب بالحق والميزان يعني داوای برایەتان لێ دەکەم بگەڕنەوە بۆ تەرازوی قورئان خوا ئەم قورئانەی ناردووە الله الذي أنزل الكتاب بالحق والميزان ئەم خوای کە ئەم کتێبەی دابەزاندووە بە حەق و تەرازوشی دابەزاندووە یاخود بە تەرازوش دایبەزاندووە میزان دەگونجێ بە کەسر بخوێنرێتەوە خوا قورئانی بە حەق و بە تەرازوو دابەزاندووە قورئانی دابەزاندووە بە حەق و تەرازوشی لەگەڵ دابەزاندووە تەرازوەکەش لەنێو خۆیدایە ئەم قورئانە گرنگی بە شتێکدا بە قەدەر ئەوەندەی قورئان گرنگی پێدا ئەوەندە گرنگە لە یەک ئاەتدا خوا باسی تەیەمومی کردووە لە دواندا باسی کردووە بە تەیەموم بەڵام لە یەکێکیاندا بە شێوەی تایبەت کە لە سوورەی مائیدە ئاەتی 6 لە یەک ئاەتدا خوا باسی دەستنوێژی کردووە بەڵام ئێمە فقی تەهارەت و دەستنوێژ و عیبادەتمان ئەوەندە زەخمە فقی سیاسەتی شەرعیمان هەموو ئاەتانە هەن ئەو هەموو شتانە هەن چەند بچووکە دەبێت جارجار ڕەخنە مێژووی خۆشمان بگرین ئێمە بە ئەندازەیەوە کە خوا گرنگی بە شتێک دەبا گرنگی پێ بدەین زۆر کەم قەت بەغەڵەت داناچین و تووشی زێدەڕۆیی کەم تەرخەمی نابین دیارە پێغەمبەریش صلی الله عليه وسلم بەتەکید ڕێباز و سونەتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە پێ قورئانە شەشەم
خۆبژارکردن لە سیفەتە نزمەکان و خۆڕازانە و بە خەسڵەتە پەسەندەکان التەخلیەة من الرذائل والتەحلیەة بالفضائل خوا دەفەرمێ قەد ئەفلەح من تەزەکا جا تەزکیە سێ واتای هەیە زەکا بە معنای نەما دێ بە معنای تەهورە دێ بە معنای سەلاحە یان سەلوحە دێ هەر سێ واتاکەی هەیە کەواتە قەد ئەفلەح من تەزەکا سەرفەرازە کەسێک کە خۆی پاک کردووە و چاک کردووە و گەشە پێداوە حوتەم دڵسۆزی و پەرۆش و خۆشەویستی و بەتەنگەوەبوون بۆ خەڵک گوتم فەرمایشتێکی پێغەمبەر دێنم عەلەیهی سەڵات وەسەلام بۆی زان پێغەمبەر چەند بەتەنگ خەڵکەوە بۆ خەڵک بەگشتی بە کافر و موسڵمانەوە لەم حەدیسەی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وەسەلام کە بوخاری بە ژمارە 6483 و مسلیم بە ژمارە 2284 ناویانە دەفەرمێ ئینەما مەثەلی ومثل الناس كمثل رجل استوقد نارا فلما أضاءت ما حوله جعل الفراش وهذه الدواب تقع في النار يقعن فيها فجعل ينزعهن ويغلبنه فيقتحمن فيها فأنا آخذ بحجوزكم عن النار وهم يقتحمون فيها دەفەرمێ وێنەی من و وێنەی خەڵک بەگشتی وەکو پیاوێک واین ئاگریی کردوێتەوە کاتێک ئاگرەکە مەشخەڵی دا و دەوروبەری خۆی ڕۆشن کردەوە پەپولە و مێش و مەگەز دەکەوتنە ناوی ئەویش دەری دەکردن بۆی بەو ئاگرە نەپڕوچێن و نەسووتێن ئەوانیش هەر خۆیان تێدەهاویشت ئەویش دەویست دەریان کە دەفرم منیش پشتێنتان دەگرم ئاوەڕاتان دەکێشم خۆتان لە ئاگر نەهاوێن کە چێر خۆی تێداوێن تۆمە بەسی لە کافرەکان بووە مەبەسی لەو خەڵکە بۆ کە بانگیان دەکا بۆ لای خوا کە چێوان بەندەی جیوەنان و خوان لە دۆزەخ داوێن دەبێت ئاوا بین ئێمەش پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام چەند نمونەیەکی جوان دێنێتەوە ئەو مێش و مەگەز و پەپولە و مێش و لە خۆدا ئاگریان دەپڕوچێن کابرا دەیەوێت دەریان کە کەسی بۆی دەرناکرێن هەشتەم هەبوونی بەرنامە و دامەزراوەکان و پرسوڕا و ڕاوێژ بەیەکدیکردن بۆ ڕێک و پێکردنی کاری بانگەواز کە پێشتریش باسم کرد و پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام إن الله كتب الإحسان على كل شيء خوا چاک ئەنجامدان لەسەر هەموو شتێک پێویست کردووە و لە صحیح مسلم داهاتووە یعنی چاک دەبێ ئەنجام بدرێ نۆیەم عەقڵ کراوەی بەڕووی شێواز و ئامراز و میکانیزمە تازە و هاوچەرخەکاندا پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام هەندێکی بە ئەثەری دادەنێ الحکمة ضالة المؤمن فحيثما وجدها فهو أحق بها حکمت واتە قسەی باش زانیاری باش شتی پەسەند لە ونبووی مرۆڤی بڕوادار لە هەر شوێنە بیدۆزێتەوە لە هەموو کەس پێی شایستەترە ئەمە لە سونەنی تیرمودیدا هاتووە صیفەتی دەیەم یا هۆکاری دەیەم بۆەوە کە بانگەوازێکی ڕاست و ڕەسەن ئەنجام دەین خۆ دوورگرتن لە دەمارگیری و خۆپەسەندی و داخراوی لە چوارچێوەی ڕێکخرا و گروپ و مەشرەب و مەزهەب و هەتا دواییدا یعنی هەیە بە مەزهەبێکەوە خوی گرتووە وەرەزانێ دین لەوێدایەت هەیە بە مەشرەبێکەوە هەیە بە شێخێکەوە هەیە بە کتێبێکەوە کات خۆی من کتێبی زانانی ئیسلام چێن و چۆنە نووسی بووم لە پێشەچەکەیدا تەوان ئاماژەم پێکردو لە چاپی سێمیدا میشێک هات بۆ لام گوتی مامۆستا وتم بەڵێ وتی وەڵا هەندێک ڕەخنەیان لەو کتێبەی تو هەیە وتم جا وەڵا خۆ احتیاطی ڕەخنەکە چییە وڵا ڕەخنەکە وەیە دەڵێن چۆن باسی ئەبوو حەسەنی ئەشعەری دەکا و ئەبوو حامیدی غەزالی ئیبن تەیمیە و عیز بن عەبدوسەلام و فڵان و ئەوانە هەمووی پێکەوە ناگونجێن ئیمامی نەوەوی و ئەمجا فڵان عالمەی دیکە و ئەوانە یەکتم جا عیبەکەی چییە عیبەکەی وێ دەڵێ ئەوانە هەرێکەی نەوعێکن جەهیدم آخر من خۆی بەوە چاک بۆ کە هەرێکەی نەوعێکن چۆن من پێم وایە هەموو عولەمای ئیسلام تعبیر لە ئیسلام دەکەن و بە هەموو عولەمای ئیسلام نوێنەرایەتی ئومەتی پێغەمبەر دەکەن عەلەیهی سەڵات وسەلام بەڵام دیارە ئەو برا بە باریکەڕێیەکیدا ڕۆیشتووە وەرەزانێ هەر باریکەڕێ هەوە ناوە یەک باریکەڕێیە کاکە ئەتۆ دەبێ بگەڕێ بۆ بەحری شەریعەت ئەما لە جۆگەلەی مەزهەب و فتوا و ئیجتیهاد و کتێبی ئەم و کتێبی ئەوە هیچی تعبیر ناکە لە هەموو ئیسلام بە هەمویان دەبێ بڵێ تعبیر دەکەن لە موسڵمانەتی و لە دینداری حەقیقەت زۆر گرنگە ئێمە بۆ بانکردنی خەڵک بۆ لای خوا بانجان کەین بۆ بەحری و دەریای فراوانی شەریعەت ڕەجاتان لێ دەکەم خەڵک لە جۆگەلە و لە قولەی قاف مەکێشن مەیان خەنە جۆگەلەی مەزەبانە بیان خنچیان لێوێدا جاری وایە مەسن کەسێ بۆ خۆی تێدەگیرێ دەڵێ وڵا لە فلان مەزەبە خۆ ئەوە ڕێ هەیە ئەی تو کاکە خەڵکیش کە دێ بۆ لات تێدەگیرێ ئەو فتوای بۆ خۆت ئەو کار ئاسانی بۆ خۆ دەیکە بۆ ئیشی بکە چاوەکەم دینی خوا خەڵک سەغڵەت ناکات لە هەر شوێنێ سەغڵەتی هەبوو بزانە
جۆرێک لە تێنەگەیشتن لە دینی خوای پەروەردگار هەیە سەغڵەتی بەو واتایە ناکە ئینسان مەعرەقێ ناکا و ماندوو نەبێ بە واتایە کە کابرا عاسێ بێ و نەزانێت چی بکە قەت دینی خوا خەڵک عاسێ ناکە. یازدەیەم کار لە سەرخۆکردنی جدی لە هەموو ڕوێکەوە کە سەرنجام بە زمانی حاڵ و کردار هۆکاری ڕاکێشانی خەڵک و تێگەاندن و پێگەیاندنیان بێ. دەبێت زۆر کار لەسەر خۆمان بکەین بەکردەوە وەکو پێشتیش باسم کرد. دوانزەیەم ڕێز و تەقدیر و خۆشەویستی هەبوون بۆ هەموو ئەوان لێ باری گەیاندنی پەیامی خوا و فێرکردن و پەروەردەکردنی خەڵکدا کار دەکەن و ڕاوێژ و هاوکاریکردن لەگەڵیاندا. ئینسان بێفەرق بێ. ئەو قسانە من بۆتان دەکەم لێم وەربگرن ئەمە بە کەڵک نایە کۆمەڵی ئیسلامی لەوێ ئەوی دەکرد لەوێ ئەوی دەکرد لەوێ ماڵماڵۆشیێنە بە کەڵک نایە. دەبێ بیر لەوە بکەینەوە ئەو ماڵانە هەموو بکەینە یەک ماڵ بیر لەوە بکەینەوە بەلای کەم و پێکەوە هاوکار بین نەیشی کەینە یەک ماڵ لانی کەم تەفاهم و هاوکاری و تەنسیق و ئاگالێکتربوون و دڵبێک خۆشببوون و پشتیوانی یەکدیکردن و ئەوەمان دەبێ هەبێت بەلای کەمەوە. سێنزەیەم و کۆتایی بەکردەوە بانکردن چ لەسەر ئاسی چاک چ لەسەر ئاسی کۆمەڵ لە سەرجەم بوارەکاندا پێشتریش ئەو مەفهومەم ڕوون کردەوە. من کۆتا قسەمەوەیە برا خوشکانی بەڕێزم جارێککە سوپاسی ناوەندی ڕاهێنان و گەشە پێدان دەکەم و بەڕاستی زۆر سوپاسی ئێوەش دەکەم مامۆستایانی بەڕێز بە تایبەتی ڕیسپیەکانمان لە پێشیان و حاجی مامۆستا مەلا محمودی ئازادی برا گەورەمانە و خوشکانی بەڕێزمان و هەموو ئەوانەی کە لە شوێنە دوورەکانیشەوە هاتوون خوا پاداشتان داتەوە. منیش بەڕاستی هەوڵم داوە ئەوەی بە چاک و بە پێویستم زانیوە بۆ ئێستا بۆ کار و پرۆژەی ئیسلامی بۆ چۆنیەتی جارێکی دیکە زیندووکردنەوەی ئەو کۆمەلگای خۆمان بەدین و هێنانەوەی بۆ سەر ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کۆکردنەوەی دەوری چرای ئیسلام عەرزتان بکەم. ئەوەی کە پێکابم ئەوە لە خواوەیە سوپاسی خوای لەسەر دەکەم. ئەوەی نەم پێکابی بە تەئکید ئەوە هەڵەی خۆمە و کەم و کوڕی خۆمانە خوای پەروەردگاریش لە هەڵ و کەم و کوڕیمان خۆش بێ وەخوا سەرنجامی هەموو لاکمان خێرکە. ئەوەندە بزانن کۆمەڵی ئیسلامی بۆتە جێی ئومێدی خەڵکێکی زۆر. کۆمەڵی ئیسلامی زۆر پەردە و نێوانی دڕیون. کۆمەڵی ئیسلامی ئێستا ئەوە نییە کە قەتیز بوو بێ لە چوارچێوەیەکدا لە بازنەیەکی تەسکدا خەڵکێکی زۆر ئومێدی پێی هەیە دڵی پێ خۆشە حەزی پێ دەکا و ئێمە خوا پشتیوان بێ کۆنگرەشمان لە پێشە. من چوار وتارمدان بۆ برایانی سەرکردایەتی کە ئێستا و کوکتم دەکرێت بە کتێب چاپی دەکەین پێتان دەگای ئینشاڵڵا بە هەموو لایەک من هەوڵ دەدەم بە هەمووتان بگا و سەر و نوسخە بیخوێنەوە کارێکی لەگەڵدا بکەن تێبین و سەرنجی لەسەر دەربڕن. ئەوەی ئەمن زۆرم بەبەستە ئەوەیە کە کۆمەڵی ئیسلامی چی دیکە لە وەزعێکدا نەمێنێتەوە کە تەنیا هی خەڵکێکی کەم بێ بەڵکو وابێ کە ئەو خێر و نور و بەرەکەتەی کە خوای پروردگار بە ئێمەی داوە ئێمەش بیگەێنی بە خەڵک و خەڵکی لێ بەهرەمەندکەین. خەڵکێکی زۆر هەیە لە وڵاتەی ئێمەدا پێویستی بەو پەیامەی ئێمە هەیە ئەو پەیامی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە هەر نەک هەر ڕەحمەتە بۆ خەڵکێکی وەکو هەرێمی کوردستان و عێراق و نەکرد بۆ مسلمانان بەڵکو ڕەحمەتەن للعالەمینە. ئێمەش دەبێ هەوڵ دەین عەقڵ و دڵ و ئەخلاقی خۆمان گەورە و فراوان کەین بیگەینە ئەو ئاستە بەرزەی کە پەیام و بەرنامەی خوا و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەو ئاستە بەرزەکە ئەوانی تێدایە. صلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين.